بخير بين سرچاو پیرۆزبایی لە ڕۆژنامەگەری کوردی یەکەم لەم ڕۆژە سوپاسیشتانەکەم کە منتان بانگهێشت کردووە بۆ ئەم یادکردنەوەیە. سوپاستانەکەم کە لێرە لە قاوەخانەی کەلتوری ئەم مەراسیمە ئەبەستین و بە تایبەت کە لە شاری سلەیمانیە ئێمە کۆبووینەتەوە بۆ یادکردنەوەی ئەم ڕۆژە جوانە کە پایتەختی ڕۆشنبیریە و شوێنی لەدایکبوونی ڕاگەاندنی ئازادە. 170 ساڵ لەمە پێش یەکەم ڕۆژنامەی کوردی بڵاو کرایەوە و پێم وایە لەم 170 ساڵە ڕۆژنامەگەری لە کوردستان گەشەپێدانێکی زۆری بەخۆیەوە بینیوە. باسی ئەم 15-20 ساڵی ڕابردووە ئەکەم. ڕاستە لە بیدایەتە لایەنە حزبیەکان دەست پێشخەر بوون لە بڵاوکردنەوەی ڕاگەیاندنەکانیان، ڕادیۆکانیان، دوای بوو بە تەلەڤیزۆنەکانیان و نابێت لە بیریشمان چێت کە ئەو ڕاگەیاندانە چه دەورێکیان بینی لە شۆڕشی گەلەکەمان. نابێت لە بیرمان بچێت کە بوو چەند پاڵپشت و هاندەرێک بوو و قووەتێکی زیاتر بوو بۆ هێزە قارەمانەکانمان کە لە ڕۆژە ڕەشەکانە شەڕی دژمنی ئێمەیانە کرد و دژمنی ملەتی خۆمانیانە کرد. بەڵام بە گەیشتنی ئارامی بۆ کوردستان دەرفەتێک ڕەخسێنرا بۆ ئەوەی ڕاگەاندنێکی تریش گەشە بکات کەەوە ئەمڕۆ پێی ئەوترێ ڕاگەاندنی ئازاد. ئەمڕۆ لە هەرێمی کوردستان پتر لە 1000 دەستگای ڕاگەاندن هەیە بە تەلەڤیزیۆن و ڕادیۆ و گۆڤار و جەریدەوە. ڕاستە هەندێکانی حزبن، ڕاستە هەندێکانی حکوومەتن، ڕاستە هەندێکیان بێلایەنن، ڕاستە هەندێکیشان خۆیان بە بێلایەن پیشانیان بەڵام کەسایەتیەک حزبێکی سێبەر یان دام و دەستگایەکی تریان لە پشتایە. بۆیە مهمە کە بواری ڕاگەاندن و ڕۆژنامەگەری لە کوردستان گەشە ئەکات تەنها ئێمە ژمارەی دەستگاکان نەکەین بە پێوەرێک بۆ گەشەپێدانی بوارەکە بەگشتی. ئێمە حەقە ئاستی پیشەی ڕاگەیاندنی کوردستانیش بکەین بە پێوەرێک. وەسپاسی سنتەری مەترۆ ئەەکەم کە دەورێکی کاریگەری بینیوە لە بەرزکردنەوەی ئاستی پیشەی ڕۆژنامەنووس و ڕاگەیاندکارەکانی کوردستان. زۆر زەرورە کە سەرەڕای ئەو هەواڵەی کە ئەمڕۆ بیستمان کە ئەتوانم بڵێم جێی دەستخۆشیە کە ئەو پێشەڵکاریانەی کە بەرامبەر بە ڕاگەیاندکار کراون ئەم ساڵ کەمترن لە چاوپار، خۆزگە کەمتریش بوونایە و بێ هەمومان کار بکەین بۆ ئەوەی ئەو ڕێژەیە ساڵ بە ساڵ کەمتر بێتەوە تاکو بیگەینە ژمارەیە کە ببێ جێی شانازی بۆ ئێمە. سەرەڕای ئەو پێشکەوتنە هەست دەکەم بۆ بە قسەکانی کاکەمالیش ڕوون بوو کە گرژیەک هەیە لە بینی ڕاگەیاندن و دەسەڵات، گرژیەک هەیە، پەیوەندیەکی ناتەندروست هەیە لە بینی ڕاگەیاندنەکانی کوردستان و حکوومەت و لایەنە بەرپرسەکان. و پێم وایە ئەوە نابێت تەنها یەک لە تاوانبار بکرێت لە دروستبوونی ئەو گرژیە. پێم وایە ئێمە ئەبێ هەمومان پێکەوە بە هاوکاری سنتەری مەترۆ و ئەو جیهەتانەی تر کە لە کوردستانە کارەکەن هەوڵێکی جدید بدرێ بۆ ئاشتکردنەوەی ڕاگەیاندن لەگەڵ دەسەڵات. چکەن ئەمڕۆ ڕاگەیاندن نەتوانێت دەورێکی زۆر کاریگەر ببینێ ببێ بە تاواوکەری ئەو پەیوەندیەی بینی حکوومەت و هاوڵاتی، ببێ بە تاواوکەری ئەم پەیوەندیە بۆ ئەوەی هەم ڕەخنەی هاوڵاتی بگاتە حکوومەت، هەم کار و چالاکی و بەرنامە و پلان و استراتیژیەکانی حکوومەتیش بە وازەحی بگاتە دەست هاوڵاتیەکان. طبعاً ئەمەش ئاسان نییە لەبەرەوەی کە ئەم حەساسیەتە هەیە. وی من داوا ئەکەم پێکەوە بەردەوام بین لەم حوارە لەم گفتوگۆیە بۆ ئەوەی دەست بخەینە سەر کێشەکان، بزانین کێشەکان دزەبت لەکوێن و چۆن بتوانین وا بکەین کە نە حکوومەت یان بەرپرسێکی حکوومەت یان ئەندامێکی پەرلەمان بە گومانەوە تەماشا لە ڕۆژنامەنووسێ بکە
کەوا بزانێ دوور بە ئەمە جاسووسێکە هاتووە معلوماتێکی لێ وەربگرێت تاکو بە خراپی بەکاری بهێنێ یان داوێکی بۆ دانابێت تاکو بیقەومێنێ لەسەری و نەواش لێبێت کە حکوومەت یان بەرپرسێکی حکوومەت نەوێرێ معلوماتێک بە ڕۆژنامە نووسەکەیە و ئەو زانیاریانە لای خۆی بهێڵێتەوە بۆ پاراستنی شخصی خۆی. ڕاستە یاسا دەرکراوە، یاسای ڕۆژنامەگەریمان هەیە و یاسای بەدەستهێنانی زانیاریەکانمان هەیە، بەڵام منیش هاوڕام لەوەی کە ئەم یاسایانە بە پێی پێویست جێبەجێ نەکراون و دیسان تەنها حکوومەت خەتابار نییە لەمەیە. پێم وایە ئێمە باشتر ئەتوانین سوود لەم یاسانەیە و وەربگرین و وەختیشی هاتووە هەم بۆ گەشەپێدان بە شەفافیت لە کوردستان، هەمیش بۆ ئەوەی خەڵک باشتر لە کار و چالاکی و بەرنامەکانی حکوومەت تێبگەن. بەڵام نابێت تەنها حکوومەت شەفاف بێ لەم بوارەیە، حەقە کەناڵ ڕاگەیاندنەکانیش شەفاف بن، حەقە کەناڵ ڕاگەیاندنەکانیش ڕایگەێنن ئەمانە حزبین، سربەخۆن، سێبەرن، کێ لە پشتیانە، کێ دەعمیانەکە، پارە لە کێ وەرەگرن. پێم وایە هەموو وەزیرێکیان ئەندام پەرلەمانێک ئەبێ ساڵانە راپۆرتێک تەقدیم کە بە دەستەی نەزاها سامان و سەروەتەکانی خۆی بدا بە دەستەی نەزاها. پێم وایە کۆمپانیا نیشتیمانیەکانیش حەقە داهات و قانزاجەکانی خۆشیان بگەێننە شوێنێک کە بتوانێت ڕقابەی کا لە کاتی پێویستە، هەروەها کەرتی ڕاگەیاندنیش. بۆیە زۆر شت هەیە کە ئێمە ئەتوانین پێکەوە بیکەین و ئەو کارکردنەوە پێکەوەش تەنها بە ڕەخنە و ڕەخنەگرتن ناکرێت، بە کارکردنە پێکەوە کارکردن لەبەر بەرژەوەندیەکی گەورەتر و ئامانجێکی گەشتر. ئێمە ئەمڕۆ لە جەنگەکەین و ڕۆڵی میدیاش لە ڕووماڵکردنی ئەم جەنگە بەقەد ڕۆڵی پێشمەرگە قارەمانەکانمان گرنگە و من لێرەدا سپاس و دەستخۆشی خۆم و حکوومەت دەگەێنم ئەو هەموو ڕاگەیان کارانە کە زۆر ئازایانە چوونەتە بەرەی پێشەوەی جەنگەکە و بریندار بوونە و شەهیدیشمان هەبووە، کە چوونە ڕنگ بێت هەندێک جار هەڵە ڕووی دابوو بێت، ڕنگ بێ هەندێک جار هەندێک معلوماتمان دابوو بێ بە دوژمنەکانمانەوە، بەس دڵنیام ئەمە بە نیەتێکی خراپ نەکراوە. ئەمە ڕنگ بێت دیسان بگەڕێتەوە بۆ ئاستی پیشەیی کەناڵەکانمان، ئاستی پیشەیی ڕاگەیان کارەکانمان. لە ڕووماڵکردنی جەنگ ئێمە ئەبێ زۆر حەساس بین. تۆ لە قتەیەکی ڤیدیۆ پیشان بی کە گردێک پیشان بە یان بینایەک دەرخا، ئەمە ئەبێتە معلومات بۆ دوژمنەکەمان یەکسەر ئەتوانێ بزانێ ئەو هێزە لەکوێیە. هەندێک جارە بینم چەکی هێزەکانمان پیشانەیەن، تەمانم ئەزانم ئەمە بۆ بەرزکردنەوەی معنەویاتی خەڵکی خۆمانە، بەڵام ئەمەش بە خراپی بەکارێ هێنرێ، چکە ئەو کاتە دوژمنەکانمان ئەزانن ئێمە چ چاکێکمان پێەیە و ڕنگ بێ بتوانن بزانن هێرشەکانمان بە چه ئاراستەیەکە بێ و چ جۆرێکە بێت. بۆیە ئەمەش لێرەدا پێویستی بە تەنسیقێکی باشترە لەگەڵ فەرماندەی هێزەکانمان کە لە پێشەوەن و دووبارە من لێرە نامەوێ دەوری ئەوان دەوری ڕاگەیان کارەکان کەمکەمەوە لێرە ئیشی زۆر جوانیان کردووە، زۆر گوێرانە پەخشی ئەم جەنگەیان کردووە. ئەم جەنگە تەنها جەنگێکی سەربازی نییە، ئەم جەنگە جەنگێکی فکریە، جەنگێکی سیاسیە، جەنگێکی کۆمەڵایەتیە، جەنگێکی ئابووریشە. بۆیە ئێمە کێشەی سیاسی و کێشەی حزبایەتی و کێشەی حەساسیەت لە بینی ڕاگەیاندن و حکوومەت و حزب لەلایەکەوە دانین ڕێگای تر هەیە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە، بەڵام زۆر گرنگە لەم قۆناغەیە کە ئێمە هەست دەکەین ئەم جەنگە دژی داعش درێژە ئەخایانێ، ئەم جەنگە بە ڕۆژێکیان دوان کۆتایی نایەت، ئەم جەنگەش تەنها بە چەک و ساڕوخ و فرۆکەی هاوپەیمانەکانیشمان چارەسەر نایەت. ئەم جەنگە پێویستی بە جەنگێکی فکریشە، چ لە ناو خۆمان چ لە دەرەوەش. و من پێم وایە دڵنیاشم لەوەی کە چ ڕاگەیاندنی حزبی بێت، چهی حکومی بێت، چهی ئەهلی بێت، چهی سێبەر بێ، پێم وایە هاوڕان لەگەڵمانە کە ئەبێ پێکەوە ئەم جەنگە ببین بەڕێوە. من لێرەدامی کۆتایی بە وتەکانم بێنم. کەم و کورتی هەیە، کەم و کورتی هەیە لەلایەن حکوومەتەوە، کەم و کورتیش هەیە لەلایەن حزبیشەوە، بەڵام کەم و کورتیش هەیە لەلایەن ڕاگەیاندنەکانەوە.
و ئێمە ئەبێ پێکەوە ئالێتێک بدۆزین جا ئایا ئەمە سنتری مترۆیە یان مرکزێکە بۆ گەشەپێدانی بواری ڕاگەیاندن و گەشەپێدانی پەیوەندیەکانی نێوان ڕاگەیاندن و بەرپرسانی حکوومەت ئێمە ئەتوانین گفتوگۆی ئەوە بکەین مناقەشەی ئەو بابەتانە بکەین و دەستخۆشیتان لێ ئەەکەم لێرە سوپاسی سنتری مترۆ ئەەکەم سێبارەت سوپاسی قاوەخانەی کەلتوری شەکەم و سوپاسی خەڵکی خۆڕاگەری کوردستانی شەکەم بەخێر بێت سەرچاو